دوابەدوای بڵاوبوونەوەی ناخۆشی کۆرۆنا لە پارێزگای کەرکوک چەندین ڕێوشوێن گیراوەتە بەر. لای خۆیەوە بەڕێوەبەری بەشی تەندروستی کەرکوک ڕای دەگەیەنێت حاڵەتەکە بریتیە لە 4 کەس و لێک خێزان پێک دێن کە لە شاری قومی ئێران گەڕاونەتەوە. تا ئێساکە حاڵەتەکان کەوا کۆنفێرم کراوە 4 حاڵەتە. ئەم 4 حاڵەتە یەک خێزانن کە لە قومی ئێرانەوە هاتوونە ماوەی هەفتەیەکە 3 ڕۆژە نیشانەی پەتاکە لەسەریان دەرچوو ئێمەش پشکنینمان بۆیان کرد و ناردمان بۆ بەغداد لە بەغداوە هات نەتیجەکەی پۆزەتیڤ بوو. لای خۆشیەوە دکتۆر بورهان عومەر ئاماژە بۆ ئەوە دەکات پێویستە کەس نەترسێت چونکە بەرگری لەش لاواز دەبێت. نابێ بشڕژین بۆی کۆڵێمان ینی بای تەنسیمانی تێکن چێ لەمان کاتشە نابێ پشتگوێکەین و ئەو ڕێنمایانە ڕێنمایەکەمان زۆر ساکار و ئاسانە. بریتە لە سەرەکی ئەوەیە کەوات چۆن دائیمە دایکەمەوە ساعتی جات و ساعت جای دەسوپڵمان بشۆین خاستن ئەگەر لە تایبەت ئەگەر بێت و خواردنمان خوارد پێش خواردن ڕێکخستن و دوای خواردن و چون بۆ تەوارێت و هاتنە دەرەوە و یاخو لە دەرەوە لەگەڵ خەڵکی دیکەمانمان کرد و یاخو شتمەکە ئۆشتانەمانسەن دەستشتەکە ئەوە بنەمای ینی سەرەکیە بۆ پارێزی لەگەڵ دەستکێش. لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە پارێزگای کەرکوک ئیداری پارێزگاکە چەندین بڕیار و ڕێنمایی دەرکردووە بۆ دانیشتوانی پارێزگاکە لەوانەش پشووەرگرتن لە خوێندنگە و زانکۆ و هەروەک قەدەغەکردنی شایی و پرسە و داخستنی کافتریاکان و کۆبوونەوە گشتیەکان. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکوک.